ماوەیە کە هەڕەشەی تیرۆریستی بۆ سەرگوندەکانی قەزای خانەقین و جەلەولا دەستی پێکردووە و جوڵەی پاشماوەکانی تیرۆرستانی داعشیش هەستی پێکرێت. هێزە ئەمنیەکانی سنوورەکەش ڕۆڵی ئەو تۆیان نییە لە پاراستنی سەر و ماڵی گوندنشینان، هەرچەندە دۆخی بەشێک لەو گوندانە ئاسایی بووەتەوە و خەڵکەکەی ژیانی ئاسایی تێدا بەڕێ دەکەن، بەڵام هێشتا نیگەرانەکان وەک خۆی ماوەتەوە. ئێمە کات خۆی کە پێشمەرگەبی ئارام بینەم ئەمە شایەتی عەرەبەکانیشە گوندە ئاوایە عەرەبەکان شایەتی دەن ئەو کاتە زۆر ئارام بی ئەلحەمدولیلا و شکر ئیشش بتوانین بە اتفاق جاری تر بێتەوە ئارامی و ئاوەدانکردنەوە ناو گوندەکانی خانەقین و بەسوود و ئەمان معیشت بکەین ئینشاءڵڵا. ئەلەم 75 ماڵە ئیستا 30 ماڵمان ماوە بە بۆنەی ئەم زورۆفەوە لەبەرەوە ئەمان نییە، وەکو ئەمانیە ئێمە خۆمان ئەم 30 ماڵە خۆمان واجبات خۆمان ئەگرین هەتاکو بەیانی. کاکەیمە وەکو خەڵک ئاوایان دەوروبەر خانەقینین، هەر لەو ڕۆژە پێشمەرگەمان وەزعمان خراوە و هەر خاوەن ماڵی خۆی واجباتەگری ئەرە خاتر ماڵ خۆی ئێ نازانین حتا چەند بچێ حتا چی ئاخرەیە ئێمێنێ وەزع ئاوایەکەمان فرش شڕبی نزیکەی 80 ماڵ 75 ماڵی ئێستا 25 ماڵ ماینەسەوە. ئەو ڕووداوانەی کە ئێستا لە ناوچەکە بەدیەکرێ یەکێکە لە لێکەوتەکانی ڕیفراندۆم و کە ئەمەش دوجار کشانەوەی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانی بەدوای خۆی داهێنا. ئەوەی ئاشکرایە لای هەمووان لە دوای ڕوخانی سەدامەوە ڕەوشی ئەمنی لە خانەقین زۆر باش بوو بەهۆی پارێزگاریکردن لەلایەن پێشمەرگە و لەلایەن ئاساییشەوە توانیان کۆنتترۆل خانەقیم بکەن و دەوروبەری خانەقیم بکەن تا حمرین ئەیان توانی ینی ئەو مەسلەی وەزعی ئەمنیە باش بکەن لە خانەقین و لە دەوروبەری خانەقین وتمان. بەڵام بەداخەوە لەم ماوەی دواییە سێرەکەی کشانەوەی پێشمەرگە و کشانەوەی ئاسایش لە خانەقین ڕەوشەکە بەرەوە خراپی ئەچێ. ئەوەی لە ئێستادا باس و خواسی گەرمە و داواکاری بەرپرسانی ئیداری سنوورەکە و خەڵکیشە گەڕانەوەی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانە بۆ ناوچەکە و بە پێویستی ئەزانن پێشمەرگە و ئاسایش پێکەوە لەگەڵ هێزە عێراقیەکان دۆسەی ئەمنی بەڕێوە ببەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.